يعني مامۆستا پێغەمبەری خوا هەرچی بڵێ ڕاستگۆیە بڵێ ئەی دەشتێ ناچێت عەقڵەوە ئادی وەکو چی بیرمە با و باپیرانمان مناقەشەیان لەسەر ئەمە لەگەڵ موحیدەکانە کرد ئەیانوت باشە ئادی وەرە حەدیثی پێغەمبەری خوامان بۆ بێن زان دەڵێ چی ئەدی کام حەدیثە ئەڵێ لا تقوم الساعة حتى يكلم السباع الإنس قيامت هەڵناسێ هەتا گیانەوەر و درندەکان لەگەڵ ئینسانەکان قسە نەکەن. هەتا بۆ مامۆستا گیانەوەر قساکە سبحان الله هەتا ئەم دواییە نەیانەزانی عالەمێکی تر هەیە پێوتی عالەمی گیانەوەر بە هەمان شێوە لەگەڵ ئینسان و لە بینی خۆیان قساکەن. ئەم عالەمە عالەمێکی سەربەخۆیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ قیامەت هەڵناسێ هەتا وەکو حەیوانات لەگەڵ ئینسان قسە ئەکات. ئەگاتان لێی بێ ماوەیەکی تر جیهازێ بۆ حەیوان دروست دەکرێ بۆ ئاژەڵ و درندەکان دروست دەکرێ چۆن سەوتی من ئیساکەنێ یەکسەر ئەتوانێ بکرێ بە عەرەبی بە ئەنگلیزی و بە فەڕەنسی ئەکرێ سەوتی حەیوانیش ڕاستە و خۆ لەگەڵ ئینسانە قسە بکات. بۆ ئەمڕۆی تەکنۆلۆژیای ئەمڕۆ هیچ نییە. ئەفەرمێ حتى يكلم الرجل عذبة صوته ونعله بما فعل أهله بعده. ئەفەرمێت پیاو ئەچێتە دەرەوە کێتە ماڵەوە قامچەکەی ئەگرێ بەدەستەوە نعلەکانی قسەی بۆکەن. ئەگەر 20 ساڵ لەمەوە پێش ئەم قسەیە بکرایە بابە وەرە بزانم پێغەمبەری خوایە فەرمێت پیاو ئەڕواتە دەرەوە سقەی بە خێزانی هەبێ یان نەبێ لە زەمەنی فیتنە و سۆشیال میدیا و تاوان و زۆربوونی عیلاقەی بەینی پیا و ژنە وای لێ دێ پیاو سقەی بە هیچ نامێنێ ئەگەڕێتەوە سێری نەعلی ژێر پێی ئافرەتەکەیەکە کە پێی چۆ بۆ حەمام و پێی چۆ بۆ مەتبەخ و پێی چۆ بۆ دەرەوە بەردەوام لەگەڵیا بووە هەنگاو و GPS-ەکەی بۆ دیاریەکە لۆکیشنەکەی بۆ دیاریەکە لە چۆ بووە وە قسەکەشی بۆ نەقڵەکە کە چی کردووە. ژنەکەڵێ پیاوە کە تۆ خەریکی چی ئەوە چییە ئەو نعلە باوشە نعلەکە فڕێیە و ئینجا ويكلمه فخذه بما فعل أهله بعده. بۆی ژنەکەی گومانی لێنەکە خامچی و نعلەکە فڕێیە قاچی هەڵەکا و سەیری ڕانیەکە بە کامێرەکە سەیرەکە لە ڕانیە بزانێ خێزانی دوای خۆی چی کردووە. نافەرمێ شاشەیە لە ڕانیە فەرمێ ڕانی واتە شتێک هەیە لە ڕانیە ڕێک ئەخوێنێتەوە کە چی لە ماڵەکەی ئاڕوویاوە هەمووشی بۆ ڕیکۆرد کردووە بۆ خەزم کردووە. ئەمە تا دوێنێ خەیاڵ بوو بەڵام ئەمڕۆ ئەڵێین ئین کانە قال فقط صدق مادەم پێغەمبەری خوا فەرمێتی بەتەکید ڕاستەکە. زۆریمان بینیوە تۆزێکی ماوە بێتە دی چۆن پێستی ئینسان خوێندنەوە و ڕیکۆردەکە و تەسجیلەکە و دواییش هەر بۆ خۆی پلەی بۆکە ویستیشە ڕیپلەی بۆ بکە ویستیشە ستۆر و سلەی بێ بۆ ئەکە. ئەمەیە بەڵێ خۆشەویستەکانم